بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان، محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم، ئازیزانم، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەموومان. خۆشحاڵم ئەو زارش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگەی گەیشتن. ئەمڕۆکە باسی مەقامێکی تر دەکەین لە مەقاماتی عوبودیەتدا کە مەقامی سەدقە. مەقامی سەدق مەقامێکی زۆر گەورەیە. بەڕاستی خوای گەورە دەفەرمی لە قورئان: رجال صدقوا ما عاهدوا الله عليه. مەدحی کۆمەڵک ئەسحاب و یارانی پێغەمبەر دەکا صلى الله عليه وسلم. دەفەرمێ پیاوانێک صدقوا، ڕاستیان کرد، ڕاستیان گوت، ڕاستیان هینازێ ما عاهدوا الله عليه، ئەو وعد و بەڵێن و پەیمانەیان کە دابوو بەخوای رب العالمین. پێغەمبەری ئازیزمان صلى الله عليه وسلم ئەفەرموویتن: إن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة. دەفەرمی ڕاستگۆیی ئەدبا بەرەو چاکە و چاکەش ئەدبا بەرەو بەهەشت. وإن الرجل لا يصدق حتى يكتب عند الله صديقا. ئەو ئینسانە، ئەو مرۆڤە، ئەم پیاوە، ئەم ژنە، ئەو کەسە، ئەو مسڵمانە هەر ڕاست دەرێ لە ناگەڕێ درۆ بێتە سەرزاوی، محاولە دەکە هەموو قسەکانی ڕاست بی، حتى يكتب عند الله صديقا، حتى لە لای خوای گەورە بە ڕاستگۆ دەنووسرێتن. سبحان الله، پلەی صدیقین وەردەگری. أولئك أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. دوام پلە پاش پێغەمبەرایەتی صدیقیە. سبحان الله، ئینسان بە ڕاستگۆی بەردەوام گوتنی ڕاستی، سبحان الله، پلەی صدیقی وەردەگری. وإن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار. پێغەمبەر ئەفەرمی عليه الصلاة والسلام درۆژ بەرەو خراپەکاری دەباتن، حتا وا لێدێ ئەم کەسە هەندرۆی دەکە حتا یوکتەب عند الله کەذابا. کە ئەتوو بەڕاستی درۆت کرد بەرەو خراپی دەچی، ئەتوو کە بەرەو خراپی چۆ هەر درۆی دەکەی حتا وا لێدێ لەکن خوای گەورە بەدرۆزن دەنووسرەی. خوای گەورە بەمان پارێزی یا ڕەبی. حتا یوکتەب عند الله کەذابا، لەکن خوای گەورە بەدرۆزن شۆرەت پەیدا دەکا و ناوی دەنووسرێتن. خوا بمان پارێزی یا ڕەبی. بەڕاستی شتێکی خراپە. بۆیە ڕاستگۆیی گەورەیە، چونکە خودای متعال پێغەمبەرانی پێمەدەح کردووە. ئەوەتە لە قورئان دەفەرمی: واذكر في كتاب إبراهيم إنه كان صادق الوعد. دەفەرمی إنه كان صديقا نبيا. دەفەرمی ئەی محەممەد عليه الصلاة والسلام باسی حەزرەتی ئیبراهیمیان بۆ بکە. إنه كان صديقا، ڕاستگۆ بوو و پێغەمبەریش بوو. یان باسی حەزرەتی ئیدریس دەکە: واذكر في كتاب إدريس إنه كان صديقا نبيا. أي محمد عليه الصلاة والسلام باسی حەزرەتی ئیدریسیان بۆ بکە بۆ قەومەکەت، سەرگروشتەی ژیاننامەی حەزرەتی ئیدریسیان بۆ باسکە. حاڵی ئەم ئیدریسەوا بوو، هەم صدیق بوو، ڕاستگۆ بوو، هەم پێغەمبەری خوش بوو. یان باسی حەزرەتی ئیسماعیل دەکە، دەفەرمی: واذكر في كتاب إسماعيل إنه كان صادق الوعد وكان رسولا نبيا.
دفرمي أي محمد عليه الصلاة والسلام باسي عزرتي إسماعيل يان بوبكا إنه كان صادق الوعد بيعوش راس قوبو لوعده بالينو بيمانا كان دا وكان رسول النبي وأمكس هم رسول يجبو هم النبي يجبو. ابن عباس رضا ورحمتي خالبي دفرمي 4 من كنا فيه فقد ربح. هركسيك سوار صفتي لبي براستي أو برديتي سوار صفت يا كمينا دفرمي الصدق راس قوي دو الحياء شرم سيمي حسن الخلق تسارمينيا شكر كواتا هركسك بزانا راس قوبو وبحيابو وأخلاقي جوانبو وشكران بجربو أو كسر برديتي وبشري كوري حارث رضا ورحمتي خالبي برادري هبو ناوي منصوري دينوريبو. طبعا منصوري دينوري زور بياوش راس قو سراس وإيمان داربو مرت بشر لخو داديتي فرم أري ست بسر هاد والله قوتي أمنيان برد خزمت خواي قور الليم خوش بو ورحمي بيكردم وأوي كدايمي العقلي من دانبو أو اندفظو تساكو مهرباني خوي بمن بخشي باشام في فرمو أي بشر بابيت بلهم قورة ترينشد كإنسان روبروي خواي قوري بيبكا راس قوية كقولة تريشت اللي روش قيامته كإنسان سري بي برز دبي وبلي بي برز دبيتن بوي محمد كوري علي كتاني دفرمي تمشام كل ديني إسلام لسر سيشد مبنايا حمو ديني إسلام لسر سير ركني دا مزراوة يكمينيان رازقوي دومينيان داد بروري سيمينيان حق رازقوي داد پروری حق همو دین اسلام لسر او سه رکنی دا مزراوه. طبعا رازقویی 5 حالتی هي 5 شويني هي يكمين صدق اللسان اوي كإنسان دكاتي قصة كردن دا رازبي يشغل علامة منافق اوي ككاتي قصين دكا دروي دكا 3 من كنا فيه پیغمبر خدا دفرمي عليه الصلاة والسلام 6 صفات هنا دفرمي أو 6 صفات منافقان إذا حدث كذب وإذا اؤتمن خان وإذا وعد أخلف زانا كواتا يشيق لعلامة منافقين أو كابرة درويدك يعني لحموش تيجي ناشرين تر بو باباي سالكو بو بابي أو كسي كده بقات مقام إحسان أو قد نابي دروي بكات قد نابي دروي بكات هل خوشي الإيرانيني يك نكتة دروش بجيرتوا نك هدرو هل نكتة دروش ناجرتوا لوي خلق بيب كانت كواتا براستي صدق اللسان يكمين مقامات الصدق يكمين مقامات الصدق صدق اللسان كبراسي إنسان دبي له مقصيك ده راس والروان أو قصيبك وارقصيك الجيل يبو نقل مكة شكرا في غمر ده فرمي عليه الصلاة والسلام كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع بس كابرايك في بالله دروسني كاتك هرقصيك الجيل ده بنقلي لك خاصة لدنياي أورو ني وين دروها عزيزة أوهم السوشيال ميديا وأوهم أخبار وحوالنا ني وين دروها ديكواتا نكي لحوالك تأكيد النبي صلى الله عليه وسلم بسي نقلي بكي دابوي براسي بوئي إما صادق اللسان بي يكم مقامي صدق اللسان دابي براسي يسق سيقنكين كأوقسي دروبي مقامي دوام لصدق صدق النية والإرادة براسي دابي أتو لن يدى خالصا مخلصا بوخواي قورا بجي حمو إيشكت إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين أو نيتي باكا براسي دابي همو إيشكت لبخواي قوربي إنما الأعمال بالنيات هل كاري كدي كي دبي براسي صادق ورازقو بيلقى خواي كلن يدا لإرادة دا دبي خواي أو شيء بوتو دك أو بيدرن صدق الإرادة والنيات أو زارا الصدق في العزم طبعا أول زاري إنسان كإيش أشي لك فكريها باشان دبتا إرادة باشان دبتا عزم أويتو يعني بريارة ددي مثلا أجر خواي قورة رزق بدا أو هذا كم أجر خواي قورة سرم بيخي أو هذا كم أجر خواي قورة أو مداتي أو هذا كم أو عزمة آية كاتك أو هابو أو هذا كي أو زور مهمة
چکە زۆر کەس کاتێکەوە عەزم و جەزم دەکەن دەیانەوێ شتێک ئەنجام بدەن زۆر وعدی دەدەن بەڵام کە شتەکەی بەدەست دەینن بەڕاستی وعد و بەڵێنەکان ناینی نەجێ بۆیە خوای گەورە کە ئەو ئاەتە یەکەم جارم خوێندەوە کە دەفەرمی ڕیجال صدقوا ما عاهدوا الله عليه کەسانێک پیاوانێک هەن لە ناو ئیمانداران ڕاستگۆ بوون لەو عەزم و جەزمەی کە دایانە خودای گەورە ئەنەسی کوڕی مالک دەفەرمی مامم بەشداری شەڕی بەدری نەکردبوو زۆری پێ ناخۆش بوو زۆر پێ ناڕەحەت ببوو سبحان الله یعنی تەمەنای دەکرد شەڕێکیکە ببی بۆ ئەوی بەشداری بکە و ئەو فەزیلەت و گەورەی بەدەست بینی بۆیە فەرمووی واللهی بەس ئەو جارە حاڵەتێکی ئەوها ببێ شەڕێک ببی خوا دەمبینی ئەمن چ دەکەم تاوان ئەوە عەزمەوە نییە ئەو بڕیارەکە دایتی ئایا ڕاستی کرد بەڵێ ڕاستی کرد سبحان الله لە شەڕی ئوحود بەڕاستی کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام موعاذی نارد کە بچی نەظری لە بۆ ببینتەوە کاتێک مامی ئەنەسی لە بۆ ببینتەوە کاتێک کە دیتیانەوە دیتی حەفتا شوێنی سبحان الله شیر و تیری پێکەتیە شیر و تیر و ڕەبی پێکەت بوو لە حەفتا شوێنی لە هەنجن ببوو سبحان الله کاتێک کە موعاذ گەیشتە لای گوتی ها وەزعت کووە گوتی سەلام لە پێغەمبەری خوای بکە صلى الله عليه وسلم والله من بۆنی بەهەش دەکەم دەفەرمێ ئەوەی خوای گەورە وعدێ بەمەدا ئەوە هینایە جێ بەس تخوا موعاذ ئێوە هیچ عوزرێکتان نییە هەتا چاوتان بجوولێ کە غافل بن لە محەممەد المستەفای صلى الله عليه وسلم ئەزە وەفاتی کرد جا خوشکەکەی سبحان الله هات بەسەر پەنجەکانی ناسیەوە یعنی ئەوەندە هەنجن ببوو دەیکەواتە زۆر کە سبحان الله کاتێک کە خوای گەورە ئەیداتێ یعنی شتێک دەبی زۆر سوندەخوا زۆر ئەوها دەکەم بەڵام ناکە لۆی خوای گەورە دەفەرمی ومنهم عاهد الله لئن آتانا من فضله لنصدقن ولنكونن من الصالحين زۆر کەس دەڵێ بەس خوای گەورە بابم داتێ بزانم چەند خێر و خێراتی دەکەم چەند ساڵحیش دەبم بەڵام کاتێک کە خوا دەیداتێ بەخیل و ڕەزیل دەبن و پشت لە خوای گەورەش دەکەن پێنجەمین حالەت ئەو الصدق في العزم بوو ئەو زارە الصدق في وفاء العزم يعني ئەتو ئەوە زاری لە عەزم و جەزمت نیەتت هێنا ئەوها بکەیت بەڵام لە کاتی عەمەلیدا ئەگەر صادق بووی ئەوە کەواتە تەواوە ئەتو بەڕاستی ڕازگۆی لەو عەزم و جەزمەی هەیتت کەواتە پێنجەمین چارەمین حاڵەت لە مەقامی صدق لە جێبەجێکردنی ئەو عەزمەی کە هەیتت وەکو ئەو نمونەی کە مامی ئەنەسمان جێراوە کە فعلا لە کاتی کە عەزم و جەزمی کرد ڕاستی کرد لە کاتی جێبەجێکردنی عەزمەکەش هەر ڕازگۆ بوو و ڕاستیشی فەرموو حاڵەتی پێنجەم ئەوەی الصدق في الأعمال ئەوەی کە ئەمە لە کردەوەکانمان ڕازگۆ بین ڕاستی ئینسان دەبی کردەوەکانیشی ینی ظاهر و باتینی وەکو یەک بی ظاهر و باتینی وەکو یەک بی لۆیە هەر کاتێک کە مەسەلەن هەر کارێک دەکەی نوێژ دەکەی وەنیا ینی صادق بی لە نوێژەکەی بەڕاستی خوشوع و خوضوعی تێدا بی سەدەقە دەکەی صادق بی لە خێرکردنەکە لە بۆ خوای گەورە بی میهمە هەموو کارێک کە دەکەی ئەو کارە هەر کارێک بێ نوێژ بێ ڕۆژی بی چاکە بی هەر کارێک کە ئەنجامی دەدەی داوای دەکەی جیهاد دەکەی مزگەفتی دروست دەکەی مزگەفتی ئاوەدان دەکەیەوە هەر خێرێک مساعدەی خەڵکی دەکەی یارمەتی خەڵکی دەدەی هەر شتێک دەکەی صادق بە لە ئیشەکەی خۆت ئەو پێی دەڵێن صدق في الأعمال صدقێکی تریش ماوە پێی دەڵێن الصدق في مقامات الدين سبحان الله صدق لە مقاماتی دین ئەوەیە کاتێک کە ئەتوو ئەو مقاماتانە دەبڕی هێدی دەتەوێت بگەیتە مەقامی ئیحسان بەڕاستی مەسەن لە مەقامی خەوفدا ڕازگۆ بی لەگە خوای گەورە بەڕاستی لە خوای گەورە بترسی یان لە مەقامی ڕەزادا بەڕاستی ڕەزا و ئومێدت تەنها بەخوای گەورە بی ئینشاڵڵا لە دەرسەکانی داهاتوو باسی ئەو دوو مەقامەش دەکەن باسی خەوف و ڕەزا یان لە مەقامی تەعزیمدا یان لە مەقامی زوهددا یان لە مەقامی ڕەضادا یان لە مەقامی تەوەکولدا یان لە مەقامی حوبدا ئەو مەقامانە بەڕاستی ڕازگۆ بی کە دوایە ئەگەر ڕازگۆ نەبی بەڕاستی بەسەر ناکەوی و خۆی گەورە دەزانی کە ئەتۆ ڕازگۆنی زە عەزیزانم بەڕاستی بابای سالیک
زۆر گرنگە ڕاستگۆ بیتن چونکە ئەو ڕێبڕینە هەمووی بە ڕاستگۆیی دەست پێ دەکا و بە ڕاستگۆییش کۆتایی پێدێتن کەواتە هیچ کاتێک ئێمە نابێ هیچ حرەکەیەک هیچ جوولەیەک هیچ شتێکمان ئیلا و بیلا ڕاستبی لەگە خوای گەورە هەموو نیەتمان عەزممان جەزممان ئیشمان هەموو ئەو حاڵەتانی کە تێدا دەژین بەڕاستی دەبێ هەمووی ڕاستگۆیی بی لە بۆ خوای متعال چونکە ئینسان ئەگە بە ڕاستگۆیی ژیە بەڕاستی لەکن خوای گەورە بە سدیق لە قەڵەم دەدرێ و ڕۆژی قیامەتیش خوای گەورە لەگە سدیقان حەشرت دەکاتن تاکو دیدار بە خوای گەورەتان دەسپێرم و بۆ بابەتێکی تر سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه